بەڵێ ئازان و خۆشەویستانمان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە هۆکار و نیشانەکانی یاخود کەم و کورتیەکانی بینین دەکەین وە گرنگترین چارەسەریەکان چین و کەسێک چۆم زانی وردەوردە چای بەرەو کەس بوون دەڕوات و ناوەناوە تا چەند گرنگە پشکنینیش بۆ چاو بکرێت کە هەندێک جار لەوانێت لە بینینێکی کەمدا یاخود گرفتێکی زۆر بچووکدا کە ئەم کەسە لە شتێکی کەمدا نابینێت لەوانەیە وردەوردە بێتە هۆکاریەوەی کە ئەمە زیاتر تەشەنە کات و کاریگەری هەبێت لەسەر تەندروستی چای گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر بەختیار حەمە ساڵە پسپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو دکتۆریان زۆر بەخێر بێ سوازۆم دەرفەکە بەخێر بێ سەر چاوە کەم و کورتی بینین چۆن چۆنیە لەکەیەوە دەست پێ بکە پێشتر لەگەڵ هاوکارم باسم گرەمتم هەندێک نەخۆشیە لەوانەیە لە ناکاوێکدا تووشی چاو ببێت لەبەرەوەی چاوەکو کامێرەیەک وایە و ئەرکی بینینە و ئەرکی یعنی لەگەڵ دەوروبەرە تۆ مەسەلەن معلوماتەکانی دەوروبەر بە خێراییەکی زۆر زۆر کەمە گوازیتەوە لەبەرەوە هەر خەلەلێکی بچووکیش کاریگەری دروستەکە لەسەر چاو کەواتە هەندێک خەلل کە ئەبێتە هۆی بینینێکی دروستمان یان ناتەواومان بۆ هەبێ لەوانەیە بڵێ خاو بێ لەوانەشە درێژ لەوانەیە لە پڕا دروست بێ ئەو حاڵەتانی کە لە پڕا دروستە بن لەوانەیە پێیان بڵێن ئیمەرجەنسی یعنی کتوپڕە لە ناکاوە پێویستە زوو فریای بکەوی ئەمانش زۆرتر لەوانەیە لە گەوران ناڕۆ بدەن زیاتر بۆ نمونە و کەسانی کێشەی زەخت و شەکریان هەیە ئەو کەسانی کە نزیفی چاویان بۆ دروستە بێ زیاتر کێشەیەک لە خوێنەکانیان هەیە تۆپەڵ بوونی خوێنیان گیرانی بۆری دەمارەکان ئەمانە لە ناکاوە بینینێکی ینی دروستەکەن و زۆر خەتەر ناکەن بەڵام ئەگەر باسی ئەو کزیانەی چاوکەین کە ئەبێ کە بۆ نمونە کوردبینی و دووربینی لەگەڵ ئەستیگماتیزمە ئەمانە لەوانەیە ئەو ئیمەرجەنسیە نەبێیان ئەو تەواریە نەبێ ئەوە نەبێ پێویستکە زۆر زۆر زوو فریای بکەوی چارەسەرەکرێ بەڵام ئەگەر لە مناڵانە فریای نەکەوی ئەبێتە هۆی تەمەڵی چاو چاوەکە تەمەڵە بێ بۆیە لە مناڵانە زۆر زۆر گرنگە زوو پێی بزانین ئەو مناڵانەی کە چاویان کزە کە لەوانەیە کێشەکە تەنیا خەڵقیش بێ ینی لە شێوەی ئەندازەی چاوەکە شێوەی ئەندازەی چاوەکە وەکو چۆنەڵی ستاندەر نەبێ ئەمیش لەوانەیە هۆکاری بۆ ماوەی یان هۆکاری زگماکی هەبێ ئەمە کاریگەری لەسەر بینین دروستەکە لەبەرەوەی ئەم مناڵە لە گەشەکردنایە ئەگەر بینینێکی تەندروست بینینێکی جوان بینینێکی ڕۆن پێویستە بۆ ئەوەی پەیوەندیکی باش دروست بێ لە نێوان چاوەکە و لە نێوان مێشکە ئەگەر ئەم پەیوەندی بە جوانی دروست نەبێت لە چاوێکی لە هەردوو چاوی ئەو چاوە دوایی تەمەڵە بێن دوایی کە گەورەش بوو مشکی هەر لەسەر ئەو خراپی ڕایەت باش هەموو شتێک نیشانەی هەیە هەموو نەخۆشیێک با بڵێن نیشانەکانی کەم و کورتی بینین چین یان ئەگەر هەست بە چی کرا ئەوە سەردانی پزیشکین و دیارە ئەمە گرفتمان لە بینی نایە هەیە ئەو نیشانانە چین کە زۆر باون بەڵێ لەبەرەوەی یعنی زانست بەردەوام پەرەی سندووە بەتایە زانستی پزیشکی و زانستی چاویش زیاتر با بڵێن لەوانەیە بەش بکرێتەوە یا بۆ نموناڵی مەسەن لە گەورەیە فەرقی هەیە یا لە مناڵە مناڵ پێشەوەی کە قسەکان فەرقی هەیە لەگەڵەوەی دوایە کە خۆی قسەکە لە گەورەشە بە هەمان شێوە گەورەکان خۆیان هەستەکەن ئەڵێ چاوم کزە بینێ دوور نابینم یا لەوانەیە بینینەکەی کەم بینینەکەی کەم بێ بەس تووشی سەرێشە بێ تووشی ناڕەحەتی بێ ینی حرفەکان ڕێچکە و پێچکەکە لە چاوی تااقەتی نییە لە مناڵانیشە بە هەمان شێوە لەوانەیە مناڵەکە هیچ نیشانەیەکی نەبێ بەس لە مەکتەب ئاستی باش نییە لەبەرەوە شتەکان جوان نابینێ بەس نازانێەوە لەوانەوە بزانێ هەموو کە زوایە بە جوانی ناوینێ بە جوانی نەقلی ناکە لە پشتەوە دانیشە لە هەندێک لە مناڵانە بێتەوەی خێلی ینی بۆ نمونە چاوەکە کزە کزیەکی چارەسەر نەکراوە مناڵەکە خێلە بێت لەبەرەوەی چاو ئەکۆمەدەیشنی تایە ینی پاوەرێکی وەکو سپێر وایە ئەم پاوەرە سپێرەیەم بۆ نزیک بەکارێنی خی گەورە چاومانی وا دروست کردووە بۆ دوور ئەبینێ بۆ نزیکەکە ئەکۆمەدەیشنێکەیە زوومێکەیە کە لە مناڵە کە لە دایکە بێت 14 دەرەجەی هەیە زۆر زۆر کاگاتە 10 ساڵی ئەبێتە 10 دەرەجە ئەم 10 دەرەجە پاوەرە ینی بۆ نمونە ئەگەر کزیەکیش هەبێ کۆنتترۆڵیەکە بەس کە کۆنتترۆلیەکە ئەم ئەکۆمەدەیشنە بێ بۆ نزیک بەکاربیێنی چاوەکە بۆ دوور بەکارێنی سیرەکەی خێلە بێ کەواتە هەندێکی بە خێلی دەرەکەوێت هەندێکی بەو شێوازە دەرەکەوێت هەندێکی بە هۆکاری نەخۆشی تر بۆ نمونە چاوەکانی وەکو یەکنین بۆ نمونە ئاوی سپی هەیە بیلبیلی چاوی سپی بووە
ینی لە هەندێک مناڵە لەوانەیە دایکە کاستی پێنەکە نەخۆشیێکی هەیە بیلبیلەکەی لە چه ئەوی تر ناچێت یەکیان گەورەیە یەکیان بچووکە بۆیە ئەو دوو ئۆرگانەی کە خۆی گەوراوە دروستی کرد یەکسەر تۆ بەراوردی بکەیت مهمە ئەگەر هەر فەرقێک لە بینی ئەو دوو چاوە هەبێت کەواتە شتێکی ناسایی لێڵی و تەڵەخبینین یان کاتێک سێری تەنێک یا شتێکەکەیت سێبەریشی لەگەڵا دروستە بکە لە ئەسڵا خۆی سێبەری نییە ئەمانە ئەکرێ نیشانە بن بۆ ئەوی کە گرفت لە باڵین بینی ناهەیە بەدڵنیاییەوە ئەوە کزی چاو ئەوە دروستەکە کزی چاوەکە یان دووربینی یان کورتبینی یان ئەستیگماتیزم لەوانەیە زیاتر ئەستیگماتیزمە یان بۆ نمونە نەخۆشەکەڵە ئەی بینم شتەکە بینم بەس لێڵە لەبەر چاو زۆر گرنگە هەموو کەسێ ماوە ناماوە بەراوردی چاوی بکە ئەم چاوایان داخی سیرەکەی ئەمەی تریان سیرەکەی بۆی بزانانی ئایا هەردووکی وەکویەکە ئەگەریکیان کێشەیەکی هەبوو دروستە بێ هیوا هەیە لە زووە وایە پێی نزانی ئەسڵان هەر بەم تێستا ئەزانێت کە چاوێکی خراپە ئاویسپی هەیە هاتۆ چارەسەرمان بۆ کردووە لەبەرەوە ئەمە زۆر گرنگە و تەکید ئەو لێڵبینینە یا سێبەری بۆ دروست بێ مانای کێشەیە کاک دکتۆر حتمما خەویش پەیوەندی بە چاو هەیە کەم و کورتی لە خەودا کاریگەریە بێت لەسەر ئاستی بینی لەسەر ئەوی کام کەسە تووشی نەخۆشیەکانی چاو ببێت لەبەر ئەوەی چاویش ینی بەشێکی بایۆلۆجیە لە جەستە و پێویستی بە خۆراک هەیە و ئەو خۆراکە لە جەستەوە وەرەگرێ کەم خەوی کەم ڤیتامینی ئەمانە هەموو کاریگەری دروستەکە بۆ نمونەیەکی لەوانە وشکی چاو دروستەکە تۆ کەم خەوەبی چاو دۆشکە بێ ڕەشێنەی چاو کە هەموو تیشکەکانە باتە ناو چاوە هیچ دەمارێکی خوێن نایەتە ناوەڕاستی بۆی خۆراکی پێ ببەخشێت ئەم خۆراکەکەی لە فرمێسکەوە بەخشێت ئەو فرمێسکەمان ئەگەر کەم بێ یان کوالیتەکەی خراپ بێ یان ڤیتامین شتی کەم بێ یان چاو وشک بێ کاریگەری دروستەکە لەوانە بێتە هۆی تانە باش باسی سەرێشەت کرد ئەکرێ بڵین تاڵان خۆی وەک پزیشکان باسەکەن سەرێشە خۆی خودی خۆی نەخۆشی نییە ئاڕازە بۆ بابەتێکی تریانی وەک بڵێ ئاگدارکردنەوەی بۆ شتێکی تر ئەکرێ بەشێک لە سەرێشەکان بەهۆی کەم و کورتی چاوە بێ کە عەزێتی مێشکمانەیە و ئازار دروستەکە ئەکرێشتیوە بەڵێ سەرێشە زۆر جار یعنی هۆکاری لەوانێ هەموو جۆرە نەخۆشیەک بێ جوان لەوانێ نەخۆشی مێشک و دەمار و مەسەلەن شاقی خەو ئەو شتانە بێ بەڵام ئەکرێ بۆ نمونە بەرزبوونەوەی زەختی چاو بێ ئەکرێ کێشەیەک ئەلتیهابێک لە چاوەکە هەبێ ئەکرێ جیوبەکان بێ چواردەوری چاو بێشێ ئەکرێ ئلتیهابی چواردەوری چاو بێ کە پێڵەن ئۆربیتەڵ سێلولایتس ینی چواردەوری گلێنەی چاو ئێمە سۆفتی شومانێ تیشوی نەرممان هەیە کە چەوریتیایە کە قیشەکان تیا ماسوولکەی تیا ئەگەرەوانە ئلتیهاب بکەن لەوانێ سەرەشەیەکی زۆر بەهێز دروستکە لەبەرەوە بە دڵنیاییەوە بۆ نمونە هەر لە کاتی سیرکردنا ئەوەی ئەستیگماتیزمیە چاوی کزە ئەڵە کە سەیری شتەکە کەم سەر مێشە پێی دکتۆر بابەتی هەیە تەمەڵی چاو هەر لە بینینە باز لەوە کرێگەر کەسێک ئەمەی هەبوو لە مناڵیە زۆر گرنگە لەو تەمەنەیە چارەسەر بگرێ پێشی گاتە 10 ساڵی چکە دوای 10 ساڵی لەوانەیە بەردەوامێ لەگەڵێ ئەمە بۆ شازانی ممکنە پێویستە پێش 10 ساڵیان ئەم چارەسەر بکرێ بەڵێ وشیاری دایک و باوکیش تا چەند بەدڵنیایە خۆی ئەوە گرنگە کە ئێمە بزانین دایک و باوکان بزانن و ئەم بەرنامانەی ئێوەش بۆ ئەو هۆشیاریەیە کە زۆر گرنگە یعنی کە ئەڵەی تەمەڵی مەبەستەکە چیە مەبەستەکە ئەوەیە پرۆسەیەکی مێشکە یعنی چاوەکە بۆ نمونە کزە باشە کزیەکەی چارەسەرەکەی عینێکی بۆ دانی 2 دەرەجە کسە 2 دەرەجەی بۆ دانی سەیرەکە هەر نابینێ ئەمە بۆچی نابینێ لەبەرەوەی ئەو پەیوەندی لە نێوان چاوەکە لە نێوان مێشکەکان ئێمال کراوە مێشک ئێمالی کرد چاوێکی هەیە جوان ئەبینێ چاوێکی هەیە لێڵە بینێ مێشک بەندە ینی ئاعتیمادی کردووە لەسەر چاوە باشەکە چاوەکەی تری ئێمال کردووە ئێمە چیەکەین یەکەمە بێ هۆکارەکەی چارەسەرەکەین ئایا کزیە یا خێلیە یان ئاویسپی دووهەم شت چاوە باشەکەی داخین ئەمە زۆر گرنگە ئەم تەمرینە ئەم وەرزشە چەند سەعاتێک لە ڕۆژە چاوەکەی داخین یان چەند ڕۆژێک لە هەفتەیە چاوەکەی داخین بەس زۆر بە بەردەوامی نابەوەی ئەوی تریش تەمەڵ نەبێ بۆ نمونە ئەگەر زۆر بێ لەوانێ ڕۆژی 4 ساعت ڕۆژی 6 ساعت چاوە باشەکەی داخین و چالاکی ڕۆژانەی ئەم مناڵە بە تایبێت وێنە کێشان و شتە نزیکەوەوانە بە چاوە خراپەکەی بکە ئەگەر تەمەنی تا زیاتر مناڵتر بێ زووتر ئیستیجابەیە بێ
ئەگەر تەمەنی تا زیاتر بەرەوسەرەوە بێ درەنگتر ئیسفادی لێکە چونکە مێشکی گەشەی تەواو کردو. باش کاک دانیار باسی لە خەو کرد کە زۆر گرنگە بۆ هەموو جستی مرۆڤ. منەمێت لەسەر خواردن بپرسم. خواردن ئەوانی کە ئێمە ئەیان خۆین ڕۆژانە چ ژەمەکان بێ چ شلەمەنیەکان بێ چ میوەکان بێ تا چەند خواردن گرنگە بۆ تەندروستی چاو یان بە وا بپرسم ئەو خواردانە کامانن کە زەرر لە تەندروستی چاوەدا بۆی ئێمە لیان دوورکەوینەوە. خۆی لە ڕاستیە جەستە لەبەری میتابۆلیزمی هەیە و زۆربەی خواردنەکان لە شێوەیەک گۆڕێ بۆ شێوەیەکی تر. ئێمە زیاتر باسی خواردنی بەسوود دەکەی نەک خواردنێک کە زیانی هەبێ. ئەو خواردانەی کە دژە ئۆکسانی تایە زۆر باشن، ینی ئەو خواردانەی کە ڤیتامینی تیانە خراپن. ینی ئەگەر خواردنمان هەمە جۆر بێت بۆ نمونە و خواردانەی کە باشن هێلکەیە شیرەمەنیەکانە سەوزەیە ئەمانە خواردنی باشن. بۆ نمونە خۆراکە زۆر کاربۆهیدراتەکان کە بخورێ سوودێکی ئەوتۆ بە چاو ناگەینێ. ڕاستە زۆر جار گلوکۆز و ئەم خۆراکانە ئەچنە ناو چاوە، بەڵام بۆ نمونە چاو پێویستی بە لیوتین هەیە، ئەم لیوتینە لە هێلکە هەیە، هیوا هەیە هەر هێلکە ناخوا، هیوا هەیە هەر شیر و شیرەمەنیەکان ناخوا، مەسەلەن بەرهەمە ئاژەڵیەکان ناخوا. ئەمانە زۆر جار پێویستی لەوانەیە نەقسیان بۆ دروست بێ، یان ئەبێ بە بەکارهێنانی سەپلیمنتی پێڵن ڤیتامین مەڵتی ڤیتامینە ئەو شتانە بتوانن تاویزی بکەنەوە. لەبەرەوە بۆ نمونەوەکو شەکرێ نییە بڵێن پڵانە خواردن خراپە بۆ چاو نابێبی خۆی، بەڵام ئێمە ئەڵێن خواردن هەمە جۆر بێ، خواردنە جۆراوجۆرەکان بێ، خواردنە سروشتەکان بێ. با لەسەر خواردن مێنینەوە بڕاست گوێزەر چ پەیوەندی بە چاوە؟ ینی ئەوی کە لە ئەفلام کارتون و هەر لە مناڵیەوە ڕاهاتوونە سەرەوەی کە ئەوەی گوێزەرە خوات چاوی بەقووەتە بێ، گوێزەر هیچ پەیوەندی بە چاوەوە هەیە؟ خۆی لە ڕاستیە ئەو قسەیەش زۆر کۆنە و باوە و هاتووە وەکو هینێکی لێ هاتووە لەگەڵ کەلتوروانە. گێزەر کۆمەڵێک ڤیتامینی تایە، لەوانە ڤیتامین ئەی ئۆشتانەی تایە، بەڵام دواتر لەبەرەوەی ئێمە هینێک پیا بووە کە ئێستا کەم جوڵە کەم ئەجوڵین ئەوە پێویستە ئاگاداری خۆمان بکەین لەو خواردانەی کە شەکر و کاربۆهیدراتی کەم تایە. ینی گێزەر ڕاستە ئەوانەی تایە بەس بڕێکی زۆر شەکر و کاربۆهیدراتی تایە. ینی ئێمە ئامۆژگاری نەخۆش ناکەین بەو شێوە سیحرێ نییە، کۆمەڵە ڤیتامینێکی تایە. ئێستا بەراورد کراوەڵێ گێزەر و بیبەر، گێزەر هەمان ڤیتامینی تایە، بیبەریش هەمان ڤیتامینی تایە، کەواتە ئێستا بیبەر بخورێ باشترە لەوەی کە گێزەر بخورێ، چونکە گێزەر میوەیە و شەکرەکانی تایە، بەڵام بیبەر شەکرەکانی تیا نییە. یعنی ئەگەر بە ڕێژەی زۆر بۆ نمونە پرتەقاڵ میوەکان ئەمانە ئەگەر هەمووی ڤیتامینی باشی تایە، بەس ئەگەر بە ڕێژەی زۆر بیخۆی لە هەمان کاتە شەکرەکانی تایە و ئێمە چەوریش بخۆین، برنجیش بخۆین، نانیش بخۆین و کەمیش بجوڵێن، ئەمە زەرری زێرە. تۆ پشکنینەکان چۆن نییە؟ ئەم پشکنینەی کە زۆر جارەکرێ بۆ مەسەڵەن بۆ مۆڵەتی شۆفێریانەوە، ینی تا چەند ئەبێتە مایەوەی کە ئەم کەسە دیاری بکات بۆ ئاستی بینینی، یان ئێستا بۆ پشکنی دیکەژەیە لە ڕێگی کۆمپیوتەر و بابەتانەوە ئەمانە چۆنی؟ خۆی لە بواری چاوە، ینی لە جیهانە پزیشکی چاو هەیە کە هەموو پشکنینەکانی چاوەکات بۆ نەشتەرگەری چاویشەکە و چارەسەری چاویشەکە. دوای ئەوە با بڵێن پشکنەری چاو هەیە ئۆپتۆمەتریست کە ئەخوێنێ کۆلیجە خوێنێ، ئەتوانێت فەحسی چاو بکە، ئەتوانێت هەندێک نەخۆشی چاویش دەستنیشان بکە ئەگەر بە شێوەی پرۆفیشناڵ بێ. لای خۆمان جارێت تازەیە، بۆ نمونە بەس ئەم مەعهەدی خوێندووە یان کولی هێشتا بە ڕێژەیەکی وان نیمانە. لەبەرەوە ئەگەر بگەنە ئەو حاڵەتە بۆ نمونە زۆر جا دکتۆرەکان فریان ناکەون، ئەوانیش ترینیان پێکرێت کە ئەتوانن چەند پشکنینێک بکەن بەپێی سیاسەت و هینی ئەو وڵاتە. و دوای ئەوە بۆ نمونە هەیە چاویلکە دروستەکە هەیە تەکنیشیانە، هەموو ئەمانە گرنگن. پێویستە مهم لای کەسی پسپۆڕ و شارەزە ئەزمموی هەبێ و شارەزایی هەبێ و شەهادەی ئەو بەشەشی هەبێ کە تۆ بڕۆی لە لای پشکنین بکەی. ینی زۆر جار کە ئەوانیش شتێکە گەر خۆیان چارەسەریان کردیان تەشخیصەکەیان زانی، یا بۆ نمونە بەس چاویلکەی بۆ چاکە، ئەگەر زانی کێشەیەکی هەیە نێرە بۆ لای پزیشکەڵێتەوە پێویستی بە پزیشکەیە. لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ناوبەناویش بێ، بۆ نمونە هەموو کەسێ 2 ساڵ جارێ پزیشکی چاو بیبینی، ئەمە زۆر گرنگە. پزیشکی چاوەکە هەموو کێشەی تریشی هەبێ بۆی چارەسەرەکە،
بۆ نمونەیان خۆی چارەسەرێکە یان پشکنەرێکی چاوی لەلایەن ئەینێرە بۆ شوێنێکی تر لەبەرەوە پشکنینی چاو زۆر گرنگە و یەکێ لەوانە ئایا ئێمە چۆن پشکنینەکەین یەکەم بە هیستری دەست پێکەین هیستری لە نەخۆشەکە پرسییناڵن کێشە چییە ناڕاحەتی چییە هیچ کێشەیەکی چاوت هە بۆ پێشتر یعنی کەواتە لە نەخۆشەکە خۆیەوە لە هەست و لە فەحس و لە شتەکانیەوە دووهەم شت ئەو پشکنینانەی کە دەست پێەکەین سەیری چاوەکەکەین و دەوروبەری ئەو شتانە و پشکنینی بینین ئەو حرفانە کە ڕووی لەکوێەوە زۆر گرنگە ئەمە تیژی بینین دەرەخە بۆ دوور و دوای 40 ساڵیش بۆ نزیکیش فەحسەکەین لە دوای چلەوە بۆی بزانین کێشەیە کەواتە پشکنینی چاو زۆر گرنگە بەڵام بەتەنیا ئەمە نییە یعنی ئەمە بەس ئەوەیە کە بزان تۆ بینینت چەند لەسەر چەنە و دوایەوە کە پێڵەن فەحسی کۆمپیوتەر ئەوە دەریەخا کە تۆ چاو چەند کزە بۆ نمونە دووربینە ئەستیگماتیزمە نزیکبینە ئەو شتانێ عادەتەن ئەگەر ئەو کەسە هیچ نیشانەیەکی نەبوو و پشکنینەکەی 6/6 بوو و خۆی هیچ ناڕەحەتێکی نەبوو یعنی بە زۆری کێشەی نییە بەڵام پێڵەن ئەکستریمیتیس یعنی تەرەفەکانی تەمەن یعنی لە کۆتایی تەمەن و سەرەتای تەمەن زۆر گرنگە ئەم دوانە زۆرتر فەحسکەن لە تەمەنی گەنجە 2 ساڵ جارێک بەس لە تەمەنەکانی بۆ نمونە سەر و 6 ساڵ پێویستە هیچی نەبێ ساڵی جارێک پشکنین بکە بۆ مناڵ کە لە دایکە بێ تا پێش مەکتەب لە زووترین کاتە پزیشکی چاو بیبینێ باشترە بەڵێ کە بینی و کاتە لەوانێ بڵێ 6 مانگی بیبینینەوە باشە ساڵی دوای ئەو بیبینە ئەوە بۆشیەوە باش باسیەوەت کرد ئەوەی کێشەی دووریان نزیکی هەیە لە دوور زۆر باشە بینێ تەنها دەگەر تەلەڤیزۆنەکە چەند مەترێک لێەوەی دوور بێ ئەو تۆڵ و کاپشنانی هەیە لەسەر تەلەڤیزۆنەکەم یخوێنێتەوە بەس ئەگەر مۆبایلێکی بەدەستەوە بێ لەوچ جوان وشەکانی ئەها چاوی والێکانە گەر چاویلکەیەک لە چاوکە بەوازحی بۆی ئەخوێنرێتەوە ئەمە نەخۆشیە یان پەیوەندی بە و سەر و 45 ساڵەوە هەیە کە جەنابەت ئاماژەت بەکەین تەمەنە یان نەخۆشی ئەمە بەڵێ ئەتوانی بڵێ لە 100 تەمەنە لە 100 تەمەنە وەکو چۆن مووی سەر سپیە بێ مووەکان سپیە بن لەگەڵ تەمەنە ئەو ئەکۆمەدیشنەی کە باسم کرد وتمان چاوی ئێمە بۆ دوورە نزیکەکان ئەکۆمەدیشنێک هەیە لاستیکیەک هەیە ماسولکەی لێنسی چاوەکە ماسولکەیەکی لە دەورە ئەتوانێت کرژە بێ و ماسول لێنسەکە گەورە بێ کە گەورە بێ شتەکە سافەکەت لە دوای چلە و وردە هەندێک کەس خۆیان کورتبینن تۆزە درەنگتر دەست پێک هەندێک کەس خۆیان دووربینن کەزیەکی چاویان هەبوو بۆ دوور کێشیان نەبوو بەڵام ئەم ماسولکەیە ئەم ئەکۆمەدیشنە کۆنتترۆلی کردو سیرەکەی لەوانەیە زووتر پێش چلیش لە 39 چێ مشتی نزیک نبینم بەڵام ئەوانەی ترکە مایۆپن لەوانەیە بڵێ لە 42 43 و 45 و ئەوانە نەیبینێ کەواتە شتەکە پەیوەندی بە تەمەن هەیە ترسی نییە نیشانەی پیرە زۆر باشە باس لە پیری کرد بەشێکی زۆر لە کەم کورتەکانی چاو نەخۆشەکانی چاو لەو تەمەنایە هیچ چارەسەرێکی تازە دۆزراوەتەوە هیچ شتێکی نوێ هەیە بۆی کە بتوان بەبێت چاویلکە بۆ نمونە ڕێ بکەن وەڵاهی ڕاستیە هەندێک محاولات زۆرە بۆەوە یەکێک لەوانە لەیزەرە ینی لەیزەرە توانین لە چاوەکە بیت کە نەبینی بەڵام ئێمە زۆر بە سەلامەتی نابینین ینی بە شتێکی بۆ نمونە لەیزەر چییە؟ لەیزەر ئێمە مەسەرەن لەوانەیە کاگەنە 18 ساڵ چاوی کزە مناڵاڵێن با بگاتە 18 ساڵ بات جێگیر بێ با ساڵ و نیوەک جێگیر بێ اینجا لەیسەری بۆکەین بۆی بۆ دوور باش بێ ئەمەی تر چییە؟ ئەجۆ ینی ناوەستێوانە ئێمە وتمان لە دوای چلەوە دەست پێکە و بەرەبەرە کەم زیاکە لەوانەیە ساڵ زیاکە 2 ساڵ جارێ زیاکە ینی بۆ نمونەوە کەسی لە 42 43 لەیزەرێکی بۆ بکەی لەوانەیە دوای 4 ساڵی تر 4-5 ساڵی تر دیسان کزیەکەی زیاتر دابەزێ و چاویلکەی پێویست بێ ئەم لەیزەرە هەیە و هەندێک بەکارهێنانی قەترش هەیە ئەڵێن بۆ نمونە گەرزوو بەکاری بێنێ ئەم قەترانە لەوانەیە دوایخە ینی شتەکان زیاتر دواخستنە چارەسەرێکی زۆر گونجاو نییە بۆ ئەو حاڵەتە و لەبەری حاڵەتەکەش حاڵەتێکی زۆر نییە مەترسی نییە یا شتێکی نییە لەبەرەوە جارێت چاویلکە لەوانەیە لە هەمووی باشتر بێ یانەوانەی کە ئاوی سپیان هەیە کە ئەوە سپیەکەیان بۆکەین عەدەسەی مەڵتیفۆکەڵ یان ترایفۆکەڵیان بۆ دانێن ئەوەی کە لە ناو خەڵکە پێڵەن عەدەسەی زیرەک ئەتوانی ئەوی بۆ دانێ ئەو کاتە پێویستی بە نزیک نەبێ ئەمانە هەمووی یعنی لە 100 سەرکەوتونین شتی تازەن
ئەوە بۆ زۆر کەس سەرکەوتووە بۆ هەنێک کەسیش سەرکەوتونی. زۆر بەشۆ دو پرسیار من یکەم ئەم بابەتە زیاتر هەڵەگرێ بەڵام کات نەماوە تا چەند ئینکاری لەگەڵ ئەم بابەتەیە دروستیانی بوونە بووی ئەوی کە جەنابەت باست کرد پیر بوون بۆی لە چواردە لە دواز نەکەن تۆ پیر بووی شتەکە نبینی بە تەواوەتی بەڵام عینەکیش بەکار نایەنی ئەم ئینکاریکردن تا چەند زەرر زیاتر لە چاودەیە یان پێویست هەر کاتێک ئەمە ڕوویدا سەردانی پزیشکێت و ئەو چاویلکەی بۆ دانێت بەکاری بێنی. زۆر کێشە نابێ ئەگەر زۆر پێویستی بە نزیک نەبێ، یعنی بۆ نمونە هەندێک کەسەیە ئەڵێن تۆ چاوتدا بەزی و ئەڵێ من شتی زۆر مەسەلەن تەمەنیکەڵە بەس قورئانە خوێنمەوە عادەتەن قورئانێکی گەورەیانەیە حرفەکان ئەمانە ئەڵێن هەتا ئەو کاتەی تۆ یا بۆ نمونە تۆ مەسەلەن ئایپادێک لەسەر دەستە ئاوایی بینی یان حرفەکانی گەورەکەی هەتا ئەو کاتەی کێشە بۆ ژیانی ڕۆژانە و بۆ ئیشەکە دروست ناکە کێشە نییە دەتوانی بەکاری نێنی. بەڵام بگاتە ئەوەی ئاوا چاو بچووکەیتەوە چاو ماندوو بێ و تەسیر لە ئیشت بکە بڵێ مادەم ناخوێنمەوەیە هیوایڵە قەی ناوەڵە مادەم ناخوێنمەوە ئەی تۆ مەسەلەن خۆت لە خۆڕۆشن بیرکردن دوورەخەیتەوە لە بەرەوەی عینەکێک بەکارنێنی کەم عینەکە تەنیا لە هەندێک کاتا پێویستە بۆ کە بۆ شتی نزیکە. بەڵام من ئامۆژگاریمەوەیە بڕۆنە لای کەسی پسپۆر لای پزیشکی پسپۆر بۆ نمونە ئەچنە شوێنێک شارەزایی نییە لەگەڵ ڕێزم لەوانێ دوکانێکی عینەکی دانابێ لەوانێ شەهادەی نەبێ بۆ نمە یەکسەر دەرەجێکی زۆر بۆ دانێ یان چاو لەسەر دەرەجە زۆرەکە ڕایەت هیوا هەیە یەکسەر بەزایی دوو دەست پێکراوە ئەمە زۆرە یان جوان پێبینی هەموو شتێکی پێبینی بەس تۆ چاو لەسەرەوە ڕایەت دوای بێ زۆر زۆر بەکاربێنی کەواتە کەمترین دەرەجە بێ کە پێویست بێ بۆ چاوت ئەوە بەکاربێنی باشترە و ئینکاریش ئەکرێت لە ئەوڵۆ هەتا ئەو کاتەی بیدایەت هەروایە هەموو مەرحەلە یەکەم جار حەز ناکەی لە خۆتی دوورەخەیتەوە شتەکە بەکارنانی بەڵام دوایی وار لێ بێتە قبولی بکەیت چونکە وەکو خۆت وتت کە عینەکە بەکارێنی زۆر جوانە بینی کە عینەک بەکارنایانی جوان نایبینی. دەستخۆش دۆست باسەکەی مەرەز دکتۆر وەختیار حەمە ساڵە سپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو یخوا بەخێر بێ زۆر سپاس دەرفەتە زۆر سپاس.